درۆنەکان بەرەوچی ئاسمانی هەرێمی کوردستان بەرنادەن. ئەمڕۆژ درۆنێک لە سنووری پارێزگای هەولێر کەوتە خوارەوە. ئەنجومەنی وەزیرانی هەرێم داوایەکی هەڵەبجەی ڕەت کردەوە، داوای کڕینی ئامێری شکاندنی بەردی گورچیلەیان کردبوو. تەندروستی و پارێزگایش لە ڕێگەی 1964ەوە قسەی خۆی کردووە. سڵاوتان لێبێت. پێدەچێت هاتنی شاندا ئەمنیەکەی بەغدا بۆ هەولێر هیچی لێ سەوز نەبوو بێ و وا بە ئاسانی درۆن ئاسمانی هەرێمی کوردستان بەرنەدات. بەرە بەیانی ئەمڕۆ جارێکی دیکە درۆنێکی بۆم ڕێژکراو لە نزیک گوندی دووگرتکانی مەخمور کەوتە خوارەوە و چەند خولەکێک دوای کەوتنە خوارەوەی دژە تیرۆری کوردستان وێنەکانی بڵاو کردەوە و ڕایگەیاند نەتەقیبەتەوە. بەڵام هیچ ئاماژەیەکی بە شوێنی هەڵدان و ئامانجی درۆنە خۆکوژیەکان نەکرد. هەر لە مانگەدە نزیکەی 20 هێرشی درۆنی کراونەتە سەرناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان هەر ئەوە شوای کرد و شەممەی ڕابردوو شاندێکی باڵای ئەمنی عراق بە سەرۆکایەتی قاسم ئاڕەجی ڕابێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەو وڵاتە بێتە هەولێر و بەڵێنیدا لەسەر ئەو هێرشانە لێکۆڵینەوە و بەدواداچوون بکەن. ئاوا بڕوا دانیشتوانی گوندەکانی سنووری قەزای خەبات لە پارێزگای هەولێر چلەی هاوین بەبێ کارەبا و ئاو بەڕێیەکەن. ئەمڕۆ جارێکی دیکە دانیشتوانی نۆ گوندی خەبات بە بەرد و تایە سووتاندن بۆ چەند کاتژمێرێک ڕێگەی سەرەکی نێوان هەولێر بۆ مووسڵیان داخست و دواتر بەمەرج ڕێگاکەیان کردەوە. چەند خۆپیشان دەرێک کە ڕوخساری خۆیان داپۆشی بوو قسەیان بۆ مایکی 1964 کرد. دەڵێن لە شەو ڕۆژێکدا تەنیا دوو کاتژمێر کارەبامان هەیە، کارەباش نەبێ ئاو نییە، بۆیە تینمان بۆ هاتووە و ڕێگە دەگرین. ئاماژەیان بەوەش کرد 12 کاتژمێر مۆڵەتیان داوە بەلایەنە کارجێڕیەکان واتە قایم قامەتی خەبات تا کاتژمێر هەشتی سەر لە بەیانی مۆلیدەیان بۆ نهێنن ڕێگە دەگرنەوە. ئەوە بۆ چەندین جارە لەم هەفتەیە دانیشتوانی گوندەکانی سنووری قەزای خەبات گرد دەبنەوە و ڕێگای سەرەکی مووسڵ بۆ هەولێر دادەخەن. حکوومەتی هەرێمی کوردستان داوایەکی وەزارەتی تەندروستی بۆ دابینکردنی ئامێری شکاندنی بەردی گورچیلە بۆ نەخۆشخانەی پارێزگای هەڵەبجە ڕەت کردوتەوە و بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجەش داوا لە هاوشاریانی ئەکات ئاو زۆر بخۆنەوە چونکە ئەگەر بەردیان بۆ دروست بێت ناچار دەبن بستنە سلێمانی. دکتۆر ئازاد مستەفا لە ڕێی 1964ەوە گلەی لە حکوومەت دەکات و دەڵێت پێم سەیرە بۆ هەندێک شوێن کە پەیوەندیەکی باشیان لەگەڵ حکوومەتەیە بودجەیەکی کراوە هەیە بەڵام نەتواندرێت ئامێرێکی لەو شێوەیە بۆ ئێمە دابین بکرێت کە بۆ ژێرخانی تەندروستی گرنگە و پەیوەندی ڕاستە و خۆی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە و خۆیەڵێت دەیەوێت خەڵک نەچنا نەخۆشخانە ئەهلیەکان و پارەیەکی زۆر خەرج نەکەن. لە ئێستاشدا هیچ پرۆژێکی تەندروستی بۆ هاوڵاتیان گرنگتر نییە. هاتنی زیارەتکارانی ئێرانی لە مەرزەکانی هەرێمی کوردستانەوە دەستی پێکردوو بۆ ئەم ساڵیش خزمەت و میوانداریەکی باش ئەکرێن. مەسعود باتێلی سەرپەرشتیاری دەربازەی نێودەوڵەتی حاجیۆمەران بە 1964 وت ئاسانکاری تەواو ئەکرێت بۆ هاتنی زیارەتکاران. لە ڕێگاش ڕێکاری پێویست گیراوەتە بەر و تەنانەت تیمی فڕۆکەوانیش ئامادەکراوە بۆ کاتی پێویست. زیارەتکاران شوێنی پشودان و ئاو ساردەمەنی و تیمی تەندروستیان بۆ دانراوە وتیشی لە حاجیۆمەران بۆ هەولێر 1500 پاس ئامادەیە، لە هەولێری شەوە 1800 پاس ئامادە کراوە زیارەتکاران بۆ شارەکانی نەجەف و کەربەلا بگوازنەوە. ئەمڕۆ چاوەکان لەسەر کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بوون کە قسە لەسەر بابەتی موچەی هەردوو مانجی 6 و 7 فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکات. پێشەوەی کۆبوونەوەکە دەست پێ بکات دیارە ڕاگەیاندراوێک لە ئەنجومەنی وەزیران بڵاو کرایەوە کە تەوەری کۆبوونەوەکان چەند بابەتێکە لەوانەش قسەکردنە لەسەر هەردوو موچەی مانجی 6 و 7 فەرمانبەرانی هەرێمی کوردستان و دواتریش هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. کەمێک پێش ئێستا ئەنجومەنی وەزیران ڕاگەیاندراوێکی لەسەر کۆبوونەوەکە بڵاو کردەوە باس لەوە ئەکات کە بڕیاریان داوە لیستی موچەی مانجی 6 بنێرن بۆ بەغدا و ئەوەشی دووپات کردوتەوە کە ئەوان هەموو پابەندیەکانیان لە بەرامبەر بەغدا جێبەجێ کردووە. ئێستا تۆپەکە لە هەرێمی کوردستانەوە فڕێدرایە گۆڕەپانی بەغدا و
هەموو چاوەکان ئەسنە سەربەغدا بۆ ئەوەی لەوێ بڕیاری خەرجکردنی موچەی مانجی شەشی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێت. بەڵام فەرمانبەرانی هەرێمی کوردستان نیگەرانن لەوەی کە ئەم جارەش وەکو موچەی مانجی 5 کاتی وەرگرتنی موچەکەیان زۆر دوانەکەوێت کە پێشتر زیاتر لە 80 ڕۆژی پێچوو. بەو ئومێدەین موچەکە زوو بێت و فەرمانبەرانی هەرێمیش دڵیان خۆش بێت. هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.